پرسی ناردنی پارە لە بەغداوە لە چوارچێوەی یاسای بودجەی فیدراڵی عێراق بە تەواوی خامۆش بووە و پێناچێ هیچ لایەنێک لە هەرێمی کوردستان ئومێدی بەو بابەتە مابێ. بە تایبەت کە بەرپرسانی حکومەتی عێراق و بە تایبەت وەزیری دارایی ناوبەناو جەخت دەکەنەوە کە بەپێی یاسای بودجە دەبێ هەرێم پارە بۆ عێراق بنێرێ نەک بە پێچەوانەوە. لەو ڕوەوە ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای دەکا قسەی لەگەڵ عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق کردووە، ناوبراو پێی ڕاگەاندووە بەپێی یاسای بودجەی ساڵی 2021 هەرێمی کوردستان قەرزاری بەغدایە و دەبێ مانگانە بڕەپارەیەک بۆ بەغدا بگەڕێنێتەوە. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران دەڵێ چەند جارێک لەگەڵ هەریەک لە مستەفا کازمی سەرۆک وەزیران و وەزیری دارایی و ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران هەوڵدراوە بۆ ئەوەی شایستە داراییەکانی هەرێم لە بەغداوە بنێردرێت. ئەوە بوو ئەنجومەنی وەزیران بڕیاریدا پابەندیە داراییەکانی خۆی بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێ بکە. لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا بڕیاردرا بەغدا شایستەکانی هەرێم بنێرێ، بەڵام بڕگەیەک بە دوای ئەو بڕیارەدا هات کە حکومەتی هەرێم لە هاوڵاتیانی شاردەوە. ئەویش ئەوە بوو دوای ئەوەی لیژنەیەک بە سەرۆکاتی وەزیری دارایی عێراق پێک بێت و لیژنەکە تاوتوێی ماف و پابەندیەکانی هەرێم بکە، پاشان شایستەکانی هەرێم ڕەوانە بکرێت. بە پێی زانیاریەکان هەفتەی ڕابردوو وەزیری دارایی عێراق بە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی ڕاگەاندووە لە مانگی 1 تا مانگی 5 چەند داهات چووەتە وەزارەتی دارایی دوای لێدەرکردنی خەرجی سیادی و حاکیمە بەڕەپارەیەک لە ماوەی ئەو 5 مانگە وەک شایستەی هەرێم خەمڵێنراوە. لە کاتێکدا بەراورد بەوەی لەناو بودجە بۆ هەرێم دیاری کراوە دەرکەوتووە بۆ ئەو 5 مانگە دەبێ هەرێمی کوردستان 630 ملیۆن دۆلار بداتە بەغدا. ئەحمەدی حاجی ڕەشید لە چاپێکەوتنێکی ڕۆژنامەوانی داوای ئاشکرا کردووە دەسەڵاتدارانی هەرێم لە کاتی دانوستانەکانی بودجەدا تەنیا ئەوەیان بەلاوە گرنگ بووە دەسەڵاتی فرۆشتنی نەوت لای خۆیان بێت و بە یاسا بۆیان بچەسپێنرێ بێ ئەوەی هیچ زیان و دەرهاویشتەیەکی یاسای بودجە لە بەرچاو بگرن. بە تایبەت ئەو بڕگەی کا دەڵێ دەبێ هەرێم ڕۆژانە داهاتی 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ بداتە بەغدا کە لەم حاڵەتەدا تاوەکو نرخی نەوت لە بازارەکانی جیهان بەرز بێتەوە، پابەندەکانی سەر هەرێم زیاتر دەبێت و ئەگەری هاتنی پارێژ لە بەغداوە دەبێتە مەحاڵ. ئەحمەدی حاجی ڕەشید ئەوەشی ئاشکرا کردووە لە کاتی پەسەندکردنی یاسای بودجە دەسەڵاتدارانی هەرێم بەڵێنێکی زارەکیان لە کازمی وەرگرتووە کە هەرچۆنێک بێ مانگانە 200 ملیار دینار ڕەوانەی هەرێم بکرێ، بەڵام ئێستا دەسەڵاتی خەرجکردنی پارە لە دەست وەزیری دارایی عێراقدایە و ئەویش بە یاسای بودجە مامەڵە دەکا کە بەپێی حساباتی پابەندیەکانی بێت دەبێ هەرێم ڕۆژانە داهاتی 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ لەگەڵ نیوەی داهاتە فیدراڵیەکان بداتە بەغدا. لەم حاڵەشدا هەرێم نەک پارەی لە بەغداوە بۆ نایەت بەڵکو لەسەریشی قەرزار دەبێتەوە. یاسای بودجەی عێراق لە سەرەتای پەسەندکردنیدا لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە کرایە مزایەدەیەکی سیاسی بەسەر خەڵکەوە و وانیشاندرا کە دەستکەوتێکی گەورە بەدەست هاتووە. هەریەکە لە حزبەکانی دەسەڵاتیش خۆی کردە خاوەنی ئەم دەستکەوتە و هەر ڕۆژەی بەرپرسێکیان دەستکەوتەکەی بە هاوڵاتیانی هەرێم دەفرۆشتەوە. بەڵام کە ئێستا دەرکەوتووە ئەوان حساباتی هەڵە و کورت بینانەیان کردووە و بە یاسای بودجەی عێراق خەڵک و موچەخۆران هیچ شتێک لە ژیانیان ناگۆڕێت، حزبەکانی دەسەڵات لە هەرێم بێدەنگیان لێ کردووە و هیچ کامیان ناسنە ژێرباری ئەم شکستە چەندبارەیە کە بەهۆی خراپ ئیدارەدانی سامان و داهاتی ئەم هەرێمەوە بەسەر بژێوی و گوزەرانی خەڵکیاندا هێناوە.